ڕۆژێکیان جوتیارێک هێلکێکی هەڵۆی دۆزیەوە، بۆیە هەڵی گرتەوە و بردێ لای مریشکەکان و خستیە ژێر یەکێک لە مریشکەکانەوە. دوای ماوەیەک هێلکەکان هەڵهاتن و دایکەکەش ئەوانی لەگەڵ خۆیان بردە دەرەوە، بۆیە هەڵۆکەش لەگەڵ مریشکەکەی ئاڕۆشت و وەک مریشکەکانە جوڵایەوە و وەکەوەی لە ڕاستیە هەر مریشک بێ و هیچ جیاوازیەکی نەبێت. بۆیە هەنگاو بە هەنگاو هەموو ئەو شتانە فێر بوو کە مریشکەکانیان کرد، فێر بوو کەواگەوان بۆ کرمەکان بگەڕێ لە ژێر زەویە. وە کاتێک کاتی فڕین هات فێر بوو کە چەند هەنگایەک بفرێت هەر وەک مریشکەکان. هەڵۆکە وەک مریشکەکان چییە؟ تاکو بە تەواوەتی بووە هەڵۆیەکی پێگەیشت و تاکو ڕۆژێکیان سەیری ئاسمانی کرد و باڵدارێکی جوانی بینی کە لە ئاسمانە فڕی و یاری لەگەڵ هەورەکانە ئاکرد. لە یەکێک لە مریشکەکانی پرسی، وتی ئەوە کێیە؟ هاوڕەکەی وتی ئەوە هەڵۆیە، پادشای باڵندەکان و مامۆستای بەرزەفڕی. بەڵام ئێمە تەنیا مریشکین، باڵندەی زەوی. کاتێک گوێ لەم قسەیە بوو کە ئەوە مامۆستای بەرزەفڕیە و ئێمەش تەنیا باڵندەی سەرزەوین، هەستی بە شتێکی نامۆ کرد لە ناو ناخیە. هەستێک کە پێی ئەوت تۆش ئەتوانیت بەرزەفڕ بیت، تۆش ئەتوانیت یاری لەگەڵ هەورەکانە بکەیت. هەر لەبەرەوە بڕیاریدا شوێن ئەو خەونە بکەوێت کە هەیەی، کە ئەویش بەرزەفڕیە، چونکە ئەبوایە هەڵبژێرێت کە ئایا بەردەوام ئەبێت لە مریشک بوون یاخود ئەبێتە پادشای مریشکەکان. وەیە بڕیاریدا کە چیتر بە مریشکی نەمێنێتەوە و ببێتە هەڵۆ. ئەو نەی ئەزانی کە لە ڕاستیا خۆی هەڵۆیە، تەنیا بە هەڵبژاردن توانی لە مریشکەوە ببێتە هەڵۆ. ئەی تۆ تاکەیەتەوێت بە مریشکی ژیان بکەیت لە کاتێکە ئەتوانیت هەڵۆ بیت.